لەبەرایشان پێویستە لەبەرەوە بێ ئەگەر بیرکەمەوە ئازار دەچێشم دەمێ بیر نەکەمەوە بڵم شایانیان بوو بەڕای تۆ چی دەکا؟ خۆی بە شوێنێکدا کردووە کچە باوکی خۆی کوشتووە ئەرێ بە دوای داناچی وانە؟ ناچم پێویستە نەچم ئەیشەن و باوکی سەیری ئەو چیرۆکەکە چیان بەسەر تۆ هێنا بەڵام سەیرکە ئەها کچە بەدەستی خۆی باوکی کوشت ژیانی منی فەوتان دایکم باوکم ئەو هەتیوە برایمی کوشت ئەوە تا وەک سەی تۆپی فڕەماندا ناو پیساییەوە بەڵکو شتێک بگۆڕێ پێویستە بگۆڕێ هەر دەگۆڕێ وردە وردە شتێک دەگۆڕێ بەو نمونە وەکو چی؟ کورە سوزانم یانی جانم دەوێ بگۆڕێ شتێکی جیاواز بکە دەمەوێت کە بەیانە هەستامەوە تەمبەڵی بکەم ژیانم بیرکەوتۆ کاکە عەلی شانم نییە؟ های های ئەی چی؟ ئەی مەسەلەکە کچە و شتانە نییە لە خۆتەوە قسەی بێمان نامەکە ئەی بێگومان ژیانی بیرکەوتۆتەوە کوڕم کەوت ژیانم بیرکەوتۆتەوە یەکسەر هەستم بە شتێک کرد قابلە من تێنەگەم ئەو مانای وایە کەوتە داوی کچێکەوە چێیە؟ بڕۆ سەربابەتەکەی دیکە یەکێک لە کارمەندەکانمانە چێیە؟ لەگەڵ ئازاد نێوانتان چۆنە؟ باش نییە با نەچین سەو بابەتە هاوارکەم بابە ئەو بابەتە مەکەوە شتێک لێ بڵم کاکە عەلی نا ئازاد لە ئەزمەدا ئەو کچە لای خۆمان دۆزیمەوە بە چای خۆم بینیم چەند بە نازی پێ دەکەنین بەڕاستی؟ هەی بێگومان ئازادی ژووتی ئازاد چی وت؟ ئێ نازام ناوی دادە بوو ئۆدە بوو چ بوو بادەکەوێ سەر کە چۆن لەسەر زمانیەتی ناوی دەڵم کورێ لەسەر زمانی چی؟ شتێکت پێ بڵێم چییە؟ گەیشتین حەز دەکەی شتێکی ئاوات هەبێ؟ ئێمە چامان لە شتی زیاترە بازارە ئەو ڕێکەتە نامێ مۆرکەین ڕامیز کوڕەکانی تۆ دەڵێی ژەهرن نمونونەکانیان تەواون لە بەرەوەیە کاکە خاڵۆ پێویستە نوقستانەکان پڕکەینەوە کارەکە لە یوسف دەستێنین بەڵام بەبێ کەنعان چۆن بیکەین چۆن پەیوەندی لەگەڵەوانەی سەرەوە گرنتی بکەین زەحمەتە ئەو پیاوە لەوێ لەگەڵ هەمومان دۆستە وەکو ئێمەی زەمانی کۆن بۆ ستنێک دەقا باباڵە لە یەکدەگەیشتنێک ڕوونەدا مەبەستی ئێمە دروستکردنی کۆسپە لە بەردەم کەنعان یوسف بۆ وەرگرتنی ئەو کارە یانەوەتە بۆ خۆمان کارەکە بکەین جیاوازی چییە؟ جیاوازی ئەگەر ژێرەوەی ئەیر هەڵکۆڵین گەرمانەوە کارە لەوان بستێنین ئەوە پێویستە هەفتێکی خۆمان بگرین و چاوەڕێ بکەین تێگەیشتم باشە ئەگەر یوسف لەم کارە زەرەر بکە ئەی چێ قازانج دەکە؟ ئەزەل بۆ ئەوەیان چی دەڵێ؟ دوای قسە دەکەین کاکە بۆ ئەمەیان پیلانەکە ئاشکرایە دەبوەستە ڕۆڵە بە ئەو برادەرە قسە بکە بڵێ دەکرێت زۆر لە یوسف بکەین بەڵام ئەگەر لە دەرەوە بیهێڵینەوە با زۆری لێ بکەین کارمان لەگەڵ بکە وەڵڵە هەرەوە مابوو بۆچی برا ئاواش هێز بەدەست دێنی ئێمەش پارەمان دەست دەکەوێ مەبەستەوەیە وانی عەلی ئێمەش بەهێز دەبین چ خراپێک لەوەدایە ئەو بچکۆڵە ڕاست دەکە کەوتە بەردەڵم خاڵۆ دەڵێم با بیرێک لە قسەکانی عەلی بکەینەوە خوارزە ئەگەر بە یەکەوە بین بە یەکەوە قازانج دەکەین لەگەڵ کەنعان کار دەکەی؟ خوارزە من هەمیشە بیر لە دوو هەنگاوی دواتر دەکەمەوە وانییە وەک ئەوەی کە هەمیشە فێرم کردووی ئەزەل
هەر کەسە کاری خۆی دەکا و شتێکی تریش فێر کردم خاڵۆ ئەو کارە کۆتایی بێبێنە کەس فێر کردووە وەکەوەی قسەمان کرد ڕاشکاوانە بە یارمەتیتان علی بڕۆ دوای ئەو کوڕە بکەوە بەشک و هەوڵ دەی ڕازی بکەی ڕازی کە دەی هادەی ئەزەل ئەرە تۆ چیت بەسەر هاتووە تۆ هەمیشە قسەی عەقلانیت پێخۆش بووە بۆ ئێستا گوێ ناگری هەمان شتمان ناوێ عەلی های تۆ چیت دەوێ یەکەم جار یوسف دواتر کایە دواتر کەنعان بەم شێوەیە من ئەوام دەوێ تۆ وا دەزانەگەرە ژمێری ئیتر پێویست بە ئامۆژگاری و پیرە پیاوانە نابێ هیچ نەبێ وا پیشامە دەکە تۆ ناتەوێ چەندی ساڵەوات کردووە ئێستا ژواب کە براکەم یاری بکە ئەوە ڕامیس بڕ ئەشمان بکەوە لە قسەکەی قسەکانی من هیچ نرخێکیان نییە ئەزەل بیرۆکەکانم هیچ بەهایەتیان لات نییە کوڕەتی پێ بڵێم یاری بکەم نا ڕاستی بڵێ بەڵێ من بیرۆکەی خۆم لە بیرۆکەی هەموو تا بێ باشترە چونکە من باشترە و جۆرەشتانە بیر دەکەمەوە ئەمە ڕاستەکەیە باشەی هاوڕێتێکەمان لە شوێ کاکە ئەی عەلی کاکت نەبوو و کاکە بۆ کوێ چوو دەمەوێت تەواو بێ تۆ زای من لە چاوەکانی تۆدا چی دەبینم حەز دەبینم حەزێکی وەکو ئەوان پیاوێک دەبینم کە دەیەوێت بێتە ڕێبواری هەمان ڕێگا هەستا ئەزەل هەستا من لەو ڕۆژەوەی لەدایک بووم ڕێبواری ئەو ڕێگایەم ئەو ڕۆژێک کە باوکت تۆی بە قورئانی پیرۆز ئاشنا کرد مامە منی بە تۆپلی و دەمانچە و شتانە ئاشنا کرد کەوایە بڕۆ بۆ خۆت لە شوێنێشتری یاری بکە کوڕە وام لێ مەکە بڵێم تۆڵە و مۆڵە و شتانە هەم کراوەتە برە تۆ بۆچی ئەوەندە خۆپەرستی ها خۆت من قسە ناو کارەوە ئێستا من بۆ لێرەم ها شەرم هەڵگرم لە دەست خۆپەرستی تۆ من خۆپەرستم کوڕە هەی بێکی مات چیت لە من نەکرد زۆر ئێوە هێشتا من لە ڕێگەی بیشایڕە دەکەم تا ئێوە هیچتان بەسەر نییە ئاشتا لە هەموو شتێک هەر تۆڵەی تۆ نییە هەموو کەسێک هەر پیاوی تۆ نییە ئێمەش لێرەی ئێمەشتی جیاوازترمان دەوێت جیاوازتر لەوەی کە تۆ بۆ ئێمە دەوێت ها یانێ دەتەوێت وەکو ئەوان بی دەتەوێت وەکو یوسف بی ڕاستە کرا دەتەوێت وەکو ڕامیز بی بەڵێ دەمەوێت وەکو ئەو بم دەمەوێت کوڕە قسەیەک هەیە دەتەوێت وەکو هەشتا ساڵیان دەبێت کە ئێستا پشتێن بە دیوارەوە ناوە ها دەتەوێت لەو کەسانە بی کە خۆشەویستانیان دەکەنە بەترچێوە لەو کەسانە بۆ بەرژەوەنی تایبەتی خۆم کەسم خۆش نەوێ ئەوانە قسەی من نین کوڕە ئەزان کوڕە تۆ ناوێت ڕیشەی ڕووی کچەکە بکەی نەوەک لە ناوچەوانی تۆ شتێکی لە بەسەر بێ ئەوە حاڵەتی دای تۆ ئەزان ها ئافرین براکەم پیسایەکی باشت خوارد ئێوە چیدەم دەکرد لێرە من لیستی شتومەکە نوقسانەکانی مەتبەخم هێنا تاوەکو بچمە بازار بیان کڕم هەر تەواو نەبوو با بچینە ژوورێ تەواویکەین وەرە با من بتگێنم بۆ خۆم لە سماولا شتێکی باشە هەردووکتان هاتنە یەک نێوان هیچ کەس شەڕی ناوێ هەردوو کارکردنی دەوێ قازانجی دەوێ ئەزەل نایە لەوانەیە ئەو شەڕی بوێ وەکەوە بەردەوام بن کە من لێرە نیم ئەو کۆبنەوەی عەلی بەڕێوەی دەبا لە جەتی ئێمە ئەیشانێ نەوانەکە نەماوە بانیۆکەی پڕ کرد بوو وە چەقۆشی هەڵگرت بوو هەوڵی داوە دەست خۆی ببڕێ هەوڵی داوە خۆی بکوژێت یانی چی ئەوەندە ئاسانە؟ دادپەروەری ئاسانی تیان نییە سیرکە هەردووگانە کچەمان خۆشویست تۆ ئەوەندە خۆشویست وەڵە دێ وەرنەگرتەوە نەتوانی بیفەوتێنی چی بوو؟
ئێستا هەموو شتێک تەواو بوو ئەو داسانە عشقی ڕابردووی تشتێکی بۆ بەرنەماوە ئەتەیە چی بکەم جەنگیز دەمەوێت ئەو هیچی بەسەر نەیە دەمەوێت نەمرێ باشە ئەو شتێکی بەسەر بێ من چی بکەم ها چی بکەم ئێوە ڕێکەوتن نامەکەتان کردووە چییە؟ جەنگیز وەرە با بێکەوە قسە بکەین هەر چۆنێک بێ ئەوە بیرۆکەی توێە بە یارمەتیتان چاکەیەکت لەگەڵ دەکەم چی بووە بۆ ئەم چاکەیە تکایە پارەکەی حساب بکەم چی بووە کەنعان ئەیشانی دۆزیەوە حاڵی چۆنە باشە کە دڵنیا بووم پەیوەندی دەکەم کورە ئارامم لێ بڕاوە چی دەکەی بیکە ئەو خەتیوە لێرە دانیشتووە بەڵێ با بێنە سەر ڕاستی بابەتەکە عەلی برام هەر شتێک کە دەڵێی بە خاڵەوە بەسراوتەوە بەڵێ بۆ کاری ئێمە لەگەڵ ئەو تۆوە قسەکەری دووەم وەرگرین وەریگرن کارەکەت باش بزانە گواستنەوەی بۆ کۆگا لەسەر توێە بەڵێ مەسەلەی ئاسایش و سەلامەتی کارەکە لەسەر ئێوەیە ئێمە ناچینە ناو کاری سیاسەتەوە سەدا 50 هی ئێوەیە چۆن لەگەڵ یەکدا بەشی دەکەن ئێ چی دەڵێن لەم کارەدا دوژمنە کۆنەکان دەبنە هاوبەش یەکەم جار نەخێر دوجاریش نابێ سەرکەم جارە دەبیە خاوەن ماڵ منیش بە میوانی دەمەلات بابزانین ئەو جارە خەیاڵ نییە کاکە عەلی سیرکە لە پێش هەموو جەماعەت دێڵێم ئەو جارە دەیدڕێنی دەیگەێنێتە لووتکە لەسەری زنتان بەڕێزان لەسەر شەرەفی عەلی گازگر گڵاسەکە بەرز دەکەمەوە هێشتا ڕێگەیەکی درێژت ماوە برا بەڵام ئەو ڕووناچێ لە چاوتدا هەیە گازگر بۆ نێوان مامە خێراتی دەی با بڕۆین بۆ ویستت هاوڕێتی بکەم بیگرەوە هاوڕێتی منە تۆ جارێ ئارام بۆ بچکۆڵ تۆ لەو کەسانانی عەلی ئەمانە باسرگانی مردنن ئەوە پارە قازانج دەکەی برادەر تۆ حەقت پێیدا نەبێت ئەمانە هەمویان بە پارەداچی خۆشیان دەفرۆشن بە قسە گەورەکانیان هەڵە خەڵەتەی هەزال داوات لە من کرد هاوڕێتی بکەم عەلی منیش ڕادە چشم لێرە دەتێنمە دەرەوە من ئەو یاری ئاوا ناکەم چونکە بەم شێوەیە دەست پێ دەکا دەڵێی بازارە بچینە ناویان دەڵێ بچینە نێوانیان تاوەکو خاڵی داوازیان بزانم دواتر دەڵێی تاوەکو نێوانیان لێک بکەم کردەوەکانی ئەوان نابینی عەلی گوێ بە قسە کوڕە ئاوا دەیەوێت دیاریت بکە ئاوا تەواو نابێت هەر کەس شتێ ناویانەوە ئیتر ناتوانین دەربچی براکەت دەکوژن ئینجا لێیان دەدەچی عەلی ڕێگە نادەم تۆ ئێرەی ئاوا بکەیت نەنە پێش نەنە پێش بکشێنەوە دەتفەوتێنن لە کاتێک تۆ دەتەوێت دەوڵەمەندی بەڵام ئەگەر شتێنێت تۆیان جویوە چونکە ئەوەیان لە منیش کرد واتان لێکردم دەڵێن بکشێنەوە یەک دەست ئاشتر بدەن هەرمتان دەستێنم بکشێنەوە دەتان فەوتێنم کاکە عەلی باو یاری ئەوانەکەین عەلی ئەو بێقیمەتانە بەهاریان کوشت ئەو هەتیوانە مەمەدیان کوشت بەس سەرداریان نەکوشت یەک لێک کە زەوەندترن دەزانم براکەم کەوایە دەی بەڕۆی باشەڕی خۆمان بدەینە کەسانی وەک خۆمان دەی بڕۆ براکەم
دەمێنمەوە ئەزەر. کاکە عەلی من دەمێنمەوە عومەر. گوێت لەو پیاوە بوو ئەو دەمێنێتەوە تۆ دەڕۆی. نابێ دەچم وەکو پیاو پێ دەڵێم چۆن تۆم بە زمان فریودا خاڵۆ ژەوا فریو دەدەم. عەلی دواشت کە منت پێڵ خەڵەتان دەمت بوو. باشە بە تەواوی پێم بڵێ من بەکوێم تۆم فریودا. متمانەت بە خۆت پەیدا کردووە خێرە لەکوێ هاتووە؟ تۆ باشە دەزانی کە لەکوێوە هاتووە. زانیاری زیاتر لە ڕووداوی کوشتنەکە ئەو شتانە لە ناو ئۆتۆمبیلی یوسف ئەیری دۆزرانەوە وەکو بۆمب کەوتنە بەرگوێکانەوە. پێ ئەوکاری یوسف ئەیری دوێنێ شەو لە دەوروبەری سعات 12 لە ناوچەی دارستاندا ئاوا دۆزرایەوە. ئەو ئۆتۆمبیلە یوسف لە ناویدا کوژراوە پڕ بووە لە بەڵگەی نایاسایی کە بۆ هەتایە تووشی زیندانی دەکرد. دوێنە شەو نەخشەکان هەمووی گۆڕان. ئەوانەی تا ئەمڕۆ دەرگای لێ نەدەکردینەوە ئیتر لە دەرگای ئێمە دەدەن. ئەم کارە چۆن بەیەک ڕۆژ بوو؟ بەیەک ڕۆژ نەبووە. ساڵانێکە لەگەڵ خەڵۆ لە دەرگەکانە دەین. لێرە بە دواوە ئیتر پەڵپشتی ئێمە دەکەن. چی دەگۆڕێ؟ ئەم هەفتەیە گروپەکە کۆ دەبنەوە نازی پیشانەوەی خۆ ڕادەگەێنێ. خاڵۆ دەبێتە سەرۆک. ئیتر خۆمان ناشارینەوە. دەتوانم بە ئارەزوی خۆم چمە دەرێ؟ وەکو کچی ڕامیز قەرەیسکی. یعنی لەمە دووە لە ناوەڕاستی جادە خوردمان ناکەنەوە. ئەگەر بیانێ هەر شێ بکەن حسابی ئەوەش دەکەن کە ئێمەش بەهێزین و پەڵۆشتەکانی ئێمە کاردانەوەیان دەبێت دژیان. دووبارە قات و جلوبەرگەکان دەردێنین و پیاوی ڕاستەقینەکە ئامادە دەکەین بۆ ئەرکەکە. پیاوە ڕاستەقینەکە چییە؟ خاڵۆ پیاوی سەرچیە پێویستە لە پشتەوە بۆستێ ڕاستپاردە دەدا و یەکێک بە ناوی ئەو لە پێشەوە دەبێت. پێویستم بە کەسێکە دای بنین. سیرکازەر هەمیشە ئامادەی بەڵام ئەم کارە هەمیشە بە یەکەوە ئامادەی دەکەین. یەک دقە ئەو پیاوەی دایدێنێن دەبێت بچێتە ناوەڕاستی گۆڕەپانەکەەوە وانە؟ ئەگەر پێویستکات دەبێت دووبارە دەستی بەستەم کاری پیسکە دەبێت وجدام خاتە ژێر پێی ڕاستم وتخاڵۆ بەردەوام بە برادە کەسێک کە بەبێت تاریکی ناژین لە کاتی پێویست ئەمر ڕەت ناکاتەوە. کەسێک نێت تازە هات بێتە نێو ئەو دنیاوە دەبێت هەموو ژیانی لە دنیاە بەسەر بردبێت. مەبەستت چێ عەلی؟ بۆ پیاوە مەبەستم ئەزەل نییە. ئەو پیاوە منم. عەلی پێشووی قسەمانە سەرەوە کردووە کاکە. منیش جاری پێشوو هەمان شتم وت براکە. بیری لێ دەکەینەوە. مەڵی خاڵۆ بە جددی وەری دەگرێت دواتر تووشی بەڵایەکمان دەکە بێمان چارەسەر ناکرێت. ئەگەر وتم بیری لێ دەکەمەوە بیری لێ دەکەمەوە. دواتر ئێوە جوانەتان بابەتێکی گرنگتر لەوەتان نییە بیری لێ بکەنەوە برادەرینە. ئەو جار ڕای نەکرد دەبایە هاوسەرگیری بکە. ئێستا تەنها شەرمین نا بەڵکو تۆفیقش حەق پشتنی هەیە. عەلی تۆ باشترین هاوڕێی تۆفیقی وانە ها؟ چی دەڵێ؟ دەتوانی سزایەکی ئاوای بدەیت؟ ئەو بڕیارانەی لە شوێنی خۆیانەوە دەدرێن ئەو بڕیارانە نیتر لەبەرەوەیە کە دەڵێن بیری لێ دەکەمەوە بیری لێ دەکەمەوە. تەفۆ چاوەڕێی تەلەفۆنە. بۆچی بە منت نەگوت عەلی؟ چی؟ لە هەڵبژاردننی و سێ ڕۆژە خۆت کاندید کردووە. دوای قسە دەکەین باشە؟ کەی هەموو شتێکم پێ دەڵێ عەلی؟ دوای دادگا. ئێمە زۆر ئازاردا شەرمین بەڵام لە هەمومان زیاتر تۆفیق ئێمە زۆر ئازاردا. دەزانی بۆ تۆمان هێناوەتە ئێرە هەمومان خستەمە ترسیەوە چەندین جار ئێمەت فرۆشت بۆیە ئەو بڕیار دەوێت بە قسەی هەمومان بێ.
دوا قسەشی منە بەڵام هەر کەسە مافی قسەیەکی هەیە. ئازاد ئازاد لێرە لەگەڵ تۆ گەگەڕانێمان دەکرد، کۆکتێلمان دەخوارد و قسەمان بۆ یەکتر دەکرد. ئەی تۆ هاوڕێی من نەبووی؟ هاوڕێت بووم. تۆ هاوڕێی من نەبووی؟ نەبوو. من باش دەزانم بێ خێزانی و بێکەسی چۆن هەستێکە شەرمین. بەڕای من تۆ خیانەتت لە خێزانەکەی خۆت کرد. هەر شتێکت بەسەر بێ شایەنتە. علی شەمۆ پێش هەموو کەس من تێگەیشتم تۆ چی وانە کچێ تۆ بووی بە فرۆشیاری ئێمە بێ وانە بڵێ وایە یان نا وایە وام ها تۆ ئەو مرۆڤە سپڵەیە کە ئەو کوڕە خۆشی دەویستی ئەو کوڕە فریشتەیە وێڕای ئەوەش هەستای خیانەتت لەوە و لە هەمووشمان کرد وانی وایە ئەو پیاوە بەڕاستی تۆی بە عاشقی خۆی زانی دەیکەواتە ئێستا پێی بڵێ لە جێ عەشق من پیسایی دڵی تۆ بووم بڵێ ئێستا ڕاستەکەی پێ دەڵێ یان نا دەی ڕاستەکە بە براکەم بڵێ تۆفیق من شایانی تۆ نیم بەس نییە تۆفیق من بڵێ تەواو عەلی بەسە بەس نییە ئەو شنە پیسەت چۆتە خوێنی براکەمەوە بەس نییە دەبێ ڕاستەکە بڵێ کاکە عەلی داوای بەسەیی لە من مەکە ئێستا تەفۆ داوای بەسەیی لێ دەکا پێی بدا تۆ دەتوانی بەسەیی خۆت بە تەفۆ ببەخشی بەوەی واسی لێبێنی بەوەی ئازادی بکەی دەبێ وا بیڵێ کە ئەو لە بیرت بکە بیڵێ تەواو تۆفیق من درم لەگەڵت کرد هەمووی یاری بوو هەمووی پیلان و سەختە بوو هەرچێکم پێوت بێ هەمووی درۆ بوو تۆفیق من هیچ تۆم خۆش نەویستوە دڵت داکەوت ئێستا لەبەرەی تۆ بڕیارێک دەدەین دەزانی ئەمانە چێوانە تەواو تەفۆ تەواو شێرەکەینە دەستت خۆش بێ ئەی خواحافیز بۆچی خۆت پاڵاوتووە
کاتە دوو کەس بڕیارێکی لەو شوێ دەدەم پێویستە پرس بێکتری بکەن عەلی. من لەو شوێنانە ناوەستم. من پشت لەو شتانە دەکەم. دەوەش بزانم منیش هەموو کات ڕوو لەو شتانە دەکەم. چی؟ ئەو تۆ چی دەڵێ ها؟ تۆ دەتەوە وەکو باوکمت لێبێ؟ من هەر خۆم وەکو باوکتم. ها دەبیتە ڕامیسی بچووک. پیا و دەکوژی خۆت بەسەر خەڵکی بەرز دەکەیتەوە یانی ئەوە ژیانی تۆیە. ئەوە ژیانی ئێمەیە. پرست کردووە؟ پرست کردووە بزانی دەمەوێ؟ دەتەوێ؟ نامەوێ. ئازاد دوای سێ ڕۆژتر من دەچمە بەرزترین لووتکە. جگە لەوێش بۆ وەستان هیچ شوێنێکترم نییە. زۆریش هەیە. ئازاد. هەیە ئەوە تا هەیە دەبێ لای من بۆستی. من ناوەستم. ئەوە تۆی دەبێت لای من بۆستی. چەکی شەڵ دەگرم یاسای خۆم دادەنێم. دەچمە بەرزترین لووتکە. دەبمە باوکی جیهان. ئەو جیهانە سەراو ژێر دەکەم. وە تۆش دەبێت ڕێک لە تەنیشتم بۆستی. نامەوێ؟ دەتەوێت وەکو هەنجوین. دەتەوێت هەموو کەس لە بەرامبەرمان چاوی شۆر بێ. پۆلیس، مافیا دەوڵەمەندەکان. دەتەوێت هەمویان تەفرەت و ناکەم. تۆ دەتەوێت ڕێک من ئاوا بم. دەتەوێت من ئاوا بتگیرم. لەبەرەوە منت هەڵبژاردووە. نەخێر. بۆیە هەڵبژاردم تا لەو شوێنە پارکەوم و هەستمەوە. بۆیە هەڵبژاردم چونکە دەتوانم دەستم پیس بکەم. لەبەرەوە منە هۆم تۆ بۆیە هەڵبژاردم. بیگرەوە پیسی دەکەم. بیگرە. ها پیسی دەکەم. ها. چۆن دیارم؟ زۆر قۆز دەرچووم وانە؟ لەوانەیە ئەو ئاوێنەیە ناشرنم کات دەنا من خۆم تۆ سەیری ئاوێنێکی هەڵەت کردووە. من ئاوێنەتم. چۆن دیاری؟ ئەو تۆ یا من مێشکم تێکچووە؟ تۆی. ئەگەر وابێ زۆر قۆز بوومە؟ دەزانین تۆ کچێکی زۆر عاقڵی؟ هەر قسێک دەکەی بە درێژایی ئەو ڕۆژە بیر لە قسەکەت دەکەمەوە. بۆ تەفۆ؟ ئەوە بۆ 3 ڕۆژ ئازادم دەنجی نییە. قەت ئەو هەتیوە نییە ئاوا بێدەنگ بێ. ئاگادار بە باشە. هیچ خەمت نەبێ. نیگەران مەبە. کچە جوانەکەم. دەی مامەجان ئۆتۆمبیل وا لە خوارەوە چاوەڕێتە. پێویست ناکە پێم بڵێ مامە. بڵێ خاڵۆ بەسە. دەی خواحافیز کچم. لە پێشان بەهێزترە. من بۆ خۆمە پێشی ناکەوم. با بزانم ئێوە پێشی دەکەون بە بڕیارێکی بێفیزانەوە. ڕامیسی برامان دێ و لە شوێنی سەرۆک دادەنیشێ. وەک بڵێ خاڵۆ لە سەرەتاوە چاوەڕێ ئەمڕۆ بووەوانی ئەزەل. وایە کاکە عەلی. ماشەڵڵا تۆ شۆک بڵێ لە سەرەتاوە چاوەڕوانی ڕۆژە دەکرد. ئێمنیش باشم گوت. ئەگەر هەیە لەوانە شەبەرکەی ئەو هەموو ئازارم گرتبێ بۆ گەیشتن بەمڕۆ بووبێ. من ئەو شتەم کرد کە لەسەرم بوو. تۆ بە بەردەوامی لەسەر ڕێبازەکە بایتەوە. پەیمانمان پەیمانە نەجیب. دەست خۆش. بەڵێ برادەرە. من یەکەم جار کات بە ئەم شارە. ئەم شارە وەکو ژنە دەوڵەمەندەکان وەکو ژنە جوانەکان بەرەو ڕوو هات. لە من گەورەتر بوو. لە من باشتر بوو. بەڵام من ئەو پیاوە بووم کە ئەم شارەم لە مەچەکەوە گرت و چۆکم پێیدانا و چوومە سەر سینگی و داگیرم کرد.
بەڵام ئاوا نەبوو برادەرینە بە پێچەوانەوە من ئەو کاتێک کە لەو شارە دەستم بە ژیان کرد یەکسەر بوومە عاشقی ئەم شارە ئەو ژنە ئەو دڵبەرە ئەو ژنە هەزار ڕووە شۆخ و شەنگ و سوودبەخشە ڕۆژێک هەمومان نۆرە بە نۆرە ڕادەماڵێ و فرێمان دەدا نۆرەی من هات و فڕێدا من نۆرەی خۆم بەڕێکە هەر بۆیە من لێرە دانیشتومە و بە ئەزمونەکەم یەک دوو قسە دەکەم بەڵام من لەگەڵ ئەو ژنە سەما ناکەم برادەرینە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بۆ چۆک پێدادانی ئەم شارە ئەم ژنە پێویستمان بە قارەمانێکە بابێت و لەفتەنیش منەوە دانیشێت خاڵۆ پێشەوەی پیاوە قارەمانەکە نیشاندەی با من یەک دوو قسە بکەم ئادەی بیڵێ برادەرینە و پیاوە دەبێ پیاوێکی وا بێکە کۆنەکان و نوێیەکان ئاوا بەم شێوەیە یەک بخە قسەکەم ڕاستە؟ باوکەسە پیاوێک بێکە لە دەست پێکردنی خۆی دوودڵی نەکە ئێمە لێرەدا کارێک دەکەین برادەرینە با کەسێک هەڵبژێرین لەو کارانێ کردومانە سڵ نەکاتەوە کاتێ بۆ کارێکی بەهێزتر ئامادەمان دەکا ئامانجی کارەکەمان لێ نەشەوێنێ و لە بیرمان نەباتەوە ئێمە پێویستمان بە کەسێکی وایە لە ناو هێنان نەترسێ ئێمە ئەمری لە سێدارەدان دەدەین چێ لێرە بێ ئەوەی بترسێ و شتە دەڵێ ئێمە دەمانەوەی درێژە بەو کارە گەورە بدەین کە کردومانە قاینا بالە دەرەوە من پێست بەستین و بە پۆزۆ بسوڕێنەوە با بە خۆشمان بڵێن پیاوی کات بەڵام لێرە لە نێوان خۆماندا ئیتر ئامانجێکمان هەیە کە کاری بۆ دەکەین کێ هەم لە ئیزنی خاڵۆ دەردەچێ هەم ئەو کارێک کە کردومانە گەورەی دەکا بۆ نمونە تۆ ئەزەل خۆت ئامادەی لەگەر تلیا کرۆشەکانی سەر شەقام قسە بکەی ئەو شتە دەکەی ئەگەر ئێمە کاری خۆمان باشی بکەین ئەو تلەک پرۆشە لە سەر شەقامە ناوەستەکە ئێمەی لێیە دەوەستێ براکەم دەوەستێ چونکە ئەو کارەی کە ئێمە کردومانە ئەوەیە بۆ نمونە تۆ دەچێت لای کازاخستانیەکان سەرچاوە چەکەینانە لێ وەرگری بۆ ئەمە تۆ ئامادە شەڕ بکەی ئەزەل کاری ئێمە بەس چەکنی عەلی کاری ئێمە قومارە بەڵام من هەموو شتانم کردووە کە بەهۆیەوە پۆست لێ دەدام ئەگەر سەودا بە چەک نەکەی تۆ ئەوانە لە ڕێگادا ببینی دایان ناسیەوە ئەزەل هەموو سەرسەرێکی سەر شەقام دەیان ناسێ ئەوەتە کارەکە لێرەدایە برادەرینە ئیتر من ئەو سەرسەریەی سەر شەقامە خاڵۆ جوان قسەم کرد وەک شاعیر ترسناکانە کاریگەری هەبوو بەڵام من عاشق تەڕەماش ئەستەمبۆڵ نیم کە شارەزای ئیستانبۆڵ بووم بۆ پیاوێکی سەر شەقامی وەکو من ئیستانبۆڵ زیاتر نییە بۆم بەڵێ من عاشقی کچێکم بەڵام ئەو کچە ئیستانبۆڵ نییە خاڵۆ من جوامێرێکی وەکو ئەزەلیش نیم من وەکو تۆش زۆرزان نیم پێشەوەی ئیستانبۆڵ بە عەرزدادەی تۆ چۆن بووی ئێستا منیش خاڵۆ ئەو سای تۆم بۆ سوێن بەخوا دەخۆم لە تەنیشت تۆدا بنیشم و من ئەو شارە ئاوەتا هەر بژی گاز کرد هەر بژی گاز کرد برادەرینە بیر دەکەمەوە بابیرێکی لێ بکەمەوە دوای ئەوە هەندێ ڕاستپاردە لە بنەوە گوێبیستە بن بەڵام
پێش وەخت با لەسەر شەرەفی ئەو ئیستانبولە جوانە بخۆینەوە. ئادەی مەرحەبا ئیستانبول. ئێستا تۆ ئەو سەردەمە لە بیرە پێشەوەی بچمە بەندیخانە بازرگانی چەک لە دەستی خۆمان بوو. بەڵام عەلی تۆ قسە بکەی؟ بەڵام لە بەندیخانەدا ئێمە کەسێکی تر بووین. ئەرە چۆم کچێ سەسامم کردن وانە سەیری ئاوێنە بکرد پێشەوەی بچمە من کارە ساتم ها هەموو مواسفاتێکم تێدایە. عەلی ئازاد من ئەو هەموو ساڵە کۆششم کرد هەوڵمدا بەڵام هەموو جارێکەنی نۆکانمدا دەهێنا بە هەڵە ڕامدەوەشان دەموو چیم هەڵە بوو باشە چیم لە کەمترا. ئەمڕۆ تێگەیشتم تۆم لە قستان بوو من لە تۆم کەم بوو. ئازاد عەلی چۆن بوو ها نۆرەی تۆ بیر لە قسەکانیم بکەیەوە زاوای ڕاستەقینە پێویستە قسەکەین عەلی. دوایی هیچ هەڵوەستنەوە من هاتوومەتە لای کاک ڕامیس. کەنعام بەک سڵاو و پیرۆزبایی خۆی ناردووە. دەی خۆزگە بۆ خۆی بەهات بەیە. لە ڕاستیدا منیش بۆەوە لێرم کاک عەلی. کەنعام بەک ئەم شەو چاوەڕێی ئێوە دەکە کاک ڕامیس بە بۆنەی پیرۆزکردنی ئەو ڕێخستنە نوێیەوە دەیەوێ یاریەکی خۆمارتان لەگەڵ بکات. بە چاوەڕێ ئەو دەکا کێ بەشداری یاریەکە بکە ئەوان. عەلی جەماعەت کۆ بکەوە با لە شوێنەکەی من یەکتر ببین. دێ تۆ بمێنەوە ئازاد تۆ بمێنەوە. برەخۆ ناسم ئێستا سڵاو بسکۆڵینە خاڵۆ لە ژوورەیە؟ بەڵێ لەوەیە. بەیەک دەمانچەوە هاتووم خاڵۆ. دانیشە خوارزە دانیشە خوارزە دانیشە با ئاوا کەمێ قسە بکەین. دێ باشە من باسی عشقە گەورەکەی سەلما هونەر و خاڵۆی گەورە ڕامیز قەرەیسکی هەتا ئێستا بۆ تۆ گێڕاوەتەوە. ئەوەی تریش بۆ خۆت دەیزانی خوارزە. دەزانم بەڵام ئێستا بۆ چێ شتانت بۆ باس کردم ئەمە نازانم خاڵۆ. تۆ بە منت وت کە ئەو پیاوەی لە شەمەندە فەرەکە دابەزی من بووم ها؟ ئەو های ئاوا ئەگەر ئاوابی خوارزە دەبیە تونندڕە و هەمیشە تووڕە دەبی. ئەگەر ئاواش بی ئەتۆ چاوت بە کچی من ناکەوێتەوە. خاڵۆ ئەگەر وەکو من بیت کچەکەم دەخەیتە ناو مەترسیەوە. ئەگەر وەکو من بیت نابێ یاری عاشقانە بکەی چونکە لە کۆتاییدا دڵی کچەکەی من دەشکێنی. ئەگەر وەکو من بیت دەبێ لە کچەکەم دوور کەویتەوە. دەڵێ یەکێ لەو دوانە خاڵۆ دەڵێ یان کچەکەم هەڵبژێرە یان کار. بەڵێ دەبێ بڕیارێک بدەی
یانەوە تا گەنجایەتی من هەڵدەبژێری یانەوە تا کچەکەم هەڵبژێرە. باش ئەگەر ئەو کات یەکێک ئەمەی بە تۆوتبات تۆ چی دەکرد خاڵۆ؟ بیان وتەیە هەڵبژێرە کامیانت هەڵدەبژار؟ عەلی ئەوەندەش بە یەکتر ناچینە. تاوانین بێگومان وەکو یەک نین، چونکە من کچی تۆم نەخستە مەترسیەوە، تۆ خستت خاڵۆ. بەڵام ئێستا تۆ دەتەوێت کچەکەم بخەیتە مەترسیەوە وانییە؟ خاڵۆ ڕامیز لەسەر ئەو کچەی تۆ دیاریان داناوە تەنها لە بەرەوەی کچی تۆیە. ئەو کچە بۆی نەبوو یەک هەنگاو باوێتە سەر شەقام لە بەرەوەی کچی تۆ بوو. چەند ساڵ لە بەندیخانە پاڵکەوتی تۆ خاڵۆ؟ چەند ساڵ؟ خۆ تۆ نەتوانێت لە من باشتر کچەکەت بپارێزی. سنووری خۆت تێدە پەڕێنی خوارزە. گوێ لە قسەکەم بگرە خاڵۆ، دەیەک جار گوێ لە قسەکەم بگرە. ئازاد ئێستاش لە مەترسیدایە لە بەرەوەی کچی تۆ تا ئێستاش لەو شوێنەیە کە تۆ دەتەوێت. من کچی خۆم دەپارێزم، من دەزانم چۆن کچی خۆم بپارێزم. باشە وا دانێ من ئەو کارەم جێهێش دەبەر کچەکەت، ئەو کات چۆن بیپارێزم؟ من گازگیر عەلی بوومە. خاڵۆ حەقتە خاڵۆ، چونکە تۆی داوای یارمەتیت لە کەس نەکرد، هەرچیەکت ویستووە بردیت تۆ ڕۆیشتووی. بەڵام گەر من داوای یارمەتیت لێ بکەم بۆ خاتری ئازاد داوای دەکەم، بۆیە داوای دەکەم چونکە دوای تۆ دەتوانم بیپارێزم. گەر پێویستکە لە تۆ لە دوژمنەکانیشت لەوانەیە من هەبم و نەبم. کاتێ من داوای یارمەتی لە تۆ دەکەم خاڵۆ، گەر پێویست بکە کە پێویست دەکا بۆ خاتری ئازاد بەرامبەر خوێنی خۆشن بێ داوای دەستە دەکەم. نەخێر نەخێر باوکە نەخێر. ئەوە چی ڕوودەدا؟ ئەوە تاو پیاوە دەستی هێنا. ئەی ئەوە خواستی تۆ نەبوو ئازاد؟ ئەمە شتەنیە کە دەمانەوێ. من نامەوێ تۆ وەکو باوکم بی. ئەوە تۆ دەڵێی چی؟ قسەکانی ناو کۆبوونەوە هەمووی خراپ بوو، هەمووی کاری پیس بوون. نامەوێ. من عەلیە سەرسەریەکەم نەویستووە. من عەلیەکی دوور لەو شتانەم ویستووە. بزانە منەو پیاوم ناوێت کە لە کۆبوونەوە باست کرد. ئازاد من بە باوکم وت، من پێم وتم بایەکێک لەو دووە هەڵبژێرێ. وتی ئەم جۆرە پیاوانە هەڵ نابژێرن. منیش وتم بۆ خاتری من پێی بڵێ. من ئەو پیاوم ناوێ کە تۆقە لەگەڵ باوکم دەکا. نامەوێ. ئازاد ئەوە دوا شانسمە، دوا دەرفەتمە، ئەوە دووەمین ژیانی منە. با بیکەم. کەوایە سەیری ئاوێنەکە عەلی. نەها پێم وتی من ئاوێنەی تۆم. کەوایە ئێستا سەیری خۆتکە. منە پیاوم خۆش ناوێ. ڕۆیشت بەڵام دەگەڕێتەوە بەڵام دەگەڕێتەوە بۆ ئەوەی تۆقە لەگەڵ من بکە. ئاوهای وانە؟
ئەرێ هەموو کەسێک ژیانی دووەمی خۆی وەکو دەرفەتێکی نوێ لە پێش خۆی دەبینی. ئەیوانە؟ کەس پێش وەختە نایڵێ، بەڵام بۆ دەستپێکردنی ژیانی دووەم یان دۆستەکان پشتیان لە تۆ دەکەن. ئەرێ و پیاو چی بەسەراتۆ تۆفیق؟ هیچی بەسەر ناتووە، ئەو کاکە عەلیە. وایە بەم دوایانە کەمێک گۆڕاوە، بەڵام چەند زوو گۆڕاتۆ سەیری وەکە هێشتا دوێنێ بوودانی باشق بوونی دادەنا بە یەکماندەوە دێمە بەختەوەری ژیانی یەکترین. دەچمە بەرامبەری دەڵم سیرم کە من لێرەم بڵێ چی ڕۆدەدا بۆ هات لێ هاتووە. ئاخر چۆن پێی بڵم تو سێری ئەوەکە باوا بێ هیچ خەمە تۆ هەر پێی بڵێ کە گۆڕاوە، بەڵام کە لە لای گرنگ نەبێت چی سیر کە من یەک ساعتە لێرە وەستاوم تەنانەت یەک جاریش سێری منی نەکردووە. بیری لێمەکەوە ناو نیشانەکانم بەرێو تەواو، تۆ بڕۆ ماڵێ بە کەیف و خۆشی بژی، ئاگات لە خێزانەکەت بێ. سەلامەت بی کاک عەلی، هەر کە ناوتم بیست یەکسەر هاتم، یەکەم کەس هاتمە لای تۆ. بۆستە یەک دەقە بۆستە. تەفۆ وەرە وەرە. دەڵی شڵک بانگ دەکا. لەگەڵ ئەو برادەرە دەچی، پێویستی بە یارمەتیە. بابەتەکە چییە؟ بۆ دەپرسی؟ ئەگە بەدڵت نەبێ ناچی؟ نا بابا، ئێمە حەدمان چی لە قسەی جەنابەت دەرچین؟ بۆستە بۆستە یەک دەقە. ئەوە تۆ چی دەڵێ کوڕم؟ هیچ ناڵم تەواو. تەواو؟ تەواو برام، تۆ بڕۆ چارەی دەکەین. وەرە 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 بۆێرە. کێشەی تۆ چێ کوڕم؟ ها؟ من بۆ خۆم نوقم کار بوومە، خەم لە تۆش بخۆم؟ نا بۆ خەم لە من دەخۆی، من چیم؟ هەموومان داوە بە ئازادەوە، تۆ سەرۆکێکی گەورە و گرانی. ئیتر تۆ دەپارێزی ها؟ من گەورەتانم کوڕە، من گەورەتانم. قسەیەکت هەیە ها؟ من سەرۆکم، هیچ قسەیەک هەیە بیڵێیت؟ چییە پێ قەڵس بووی ها؟ چیت لێم دەوێ کوڕە ها؟ کاکە ئارام بەوە. چیتان بەسەر هاتووە کوڕە؟ من بەهێز بوومە، قسەم دەڕوا، جێم لێ دەگری؟ ئێستا بە حەقی خۆم گەیشتومە، کێشەی ئەوە چییە ها؟ کاکە بە خاتری خوددا دانەوێت خەڵک بڵێن عەلی سەرۆکی دڕاوەکانە ها؟ عەلیە داماوەکە، عەلیە ڕووخاوەکە، ئەوەتان دەوێ بیڵێ ها؟ دەتانەوێ؟ بیگرە بیگرە ها با پێتانی بدەم. ئێستا دەتانەوێ بزانن من چیم؟ لەمە دووە لە بەرزترین وتکەدا دەبێ هەمووتان لەمە ڕابێ، دەبێ خۆتانی لەگەڵ بکوچێنن. جەدێ بوو تەفۆ؟ من هەرگیز نیازی ئەوم نییە ئیتر بێمە خوارەوە. ئەوەی پێشم بڵێ دابەزە بە خۆی و بە خێزانی حەفشتیەوە. لەبەر ئەوە نییە کە هەست بە ڕخۆچینە دەکەم بەرامبەریان، باڵکو لەبەرەوەیە کە دەمەوێت بیان بەخشم، بۆیە هاوڕێکانم سزا دەدەم. وەرە بڕۆ. ها؟ وتم بڕۆ هەشە لەوێ. دوازار لە بیرتە چیم لێ کردی؟ بڕۆ دەرێ. تۆش لەگەڵ من دێ. تێنەگەیشتم، دەتەوێت لێدام خۆی؟ نا تۆ حەزت لە ئێتیاڵدام خۆی. ڕنازانی. ئەرێ دەزانم تۆ کێی گازگیری بەڵای خوای خۆت کردۆتە ئەفەندی لێمان گەیشتێتە لووتکە خۆ بێدەنگ نەبووی تا لە بیریکەین. ئێستا پێشم کەوت تاڕام نەکێشاوی دەی زووکە. بڕۆ دەرێ بڕۆ دەرێ بڕۆ دەرێ بڕۆ. تۆ پیاوێکی ڕۆبڕووی من دەبیەوە ها؟ کوڕە ئەسڵان تۆ دەبەنگی. من نەپیاوی تۆم نەسەگی تۆ تا ئەواڵ سوکەوتم لەگەڵ بکەی. برە خۆت بەچی دەزانی؟ کوڕە من هاوڕێی تۆم کەرە پیاو. کاکە عەلی من تاکە هەوڕێی تۆم لە دنیاە چۆن ئەوە قسە دەکەی و ئەمرم لەسەر دەکەی؟ برە نەبڕاولاوە ئاڕێ منی چی؟ هەمیشە لە بنجێ ئەزەل و ئازاد شتە پست و قسە کۆر دەکرد. برە تۆ منیشت دەبەکێ. کوڕە تۆ نەخۆشی نەخۆش. سەیری حاڵی خۆت کە بە یەک ڕۆژ لێ بەسەر هات؟ حاڵی من چێتی؟ چۆن چێتی؟ تۆ خەرفاوی. خۆت کردۆتە عەتێر بەسەرماندا چاوت دەردێنەوە.
تۆ من دەکوژی کوڕەگەر من نەبایم تۆ 50 جار مردبووی تۆ تەنانەت نازانی کێکەکەت بە تاوای ئەپڕە چاوی تۆ دەسووڕە چاوت دەسووڕێ کوڕە تۆ چی ها تۆ چی نەبایم چاوت دەسووڕە و لە پشتی سریان دەدای ها ئێستا ئەگەر من نەبم تۆ ئەو پیاوەنی بگەی مەولودکەی دەتەوێ ها کوڕە عەسکی دەبای بێوەفا ئەسوود بێوەفا کوڕە من بێوەفا دێم ئەوەتە بێوەفاییتر بێوەفایەکینە هیچ کەسەی بە ڕۆژێکەوە دەبگۆڕێ کوڕە ئازاد چێ؟ ئازاد دەڵێ کوڕە هەتیوی دەبەک ئازاد ئازاد چی ئازاد چی؟ ئازاد بۆچی نایە بۆچی تۆ دەی ها؟ ئەو بۆچی ناوێ بێتە ناو؟ ئازاد لەکوێیە ئازاد؟ هەرێ دەبێ مرۆڤ بێ ناو پیسایی ئاوەچێ بهێنرێت یان ئەمە هەڵبژێرە یان نەبی مەڵێ کاک دەپۆ پێم مەڵێ کاکە ڕازە من تێکەوتم و ڕۆیشتم من ئەرکی کوشەکەی خاڵۆم کرداشتۆ بە تەنیا تێدەکەوم بەڵێ کاکە آخر چۆن دەتوانم بە تەنیا لە ژێرە هەموو کارە بێمە دەرەوە بۆ حسابەی ئازاد لەگەڵمە وەرم کرد تۆ دەزانێ ئەو چەند ئاقڵە ئەو حسابەی کە من بە دوشتێ ڕۆژ پێت چارە ناکرێ ئەو بە دوشتێ دەقەت چارەی دەکا تەواوی دەکا کوڕە تەفۆ کوڕە تەفۆ چۆن دەتوانم لە ژێر ئەو هەموو کارە بێمە دەرەوە ئەگەر ئازادم لەگەڵ بێ ئازادم لەگەڵ بێ هەموو شتێ دەبتە یاری مناڵان نازانی خەمی منی نییە آخر بۆچی نایە بۆ لە حاڵم تێناگا تۆش لەو تێ بکە کاکە ئەو زۆر دەجەسەری بە تەنیا بینیوە تۆ بڕە لای ئەو تۆ بەرەت کرد ئەوت هەڵ نەبژاردی کەواتە ڕاستیەکە هەڵبژاردی کورسی ڕامیز نەبوو هەڵبژاردنی ئازاد بوو ها کاکە حەوت برا گەورە بوو مەکە تۆ لەگەڵ حەوت برا لە ناوی قابنانمان دەخوارد منی شەروا بوومە لەبەر ئەوە لەگەڵ یەکین ئەوەی نەیدی بێ نازانی تەفۆ ئەوەی نەیدی بێ نازانێت ئەوەی نەیدی بێت تێناگا هەمیشە تو لە ناو پێڵامانای چییە ئەوەی نەیدی بێ نازانێت من دەزانم من کوشینی خەڵکیم دەدوریەوە بەرگم دەکرد ئۆتۆمبیلەکانیانم چاک دەکردەوە من خواردنم بۆیان دروست دەکرد 50 کارم کردووە ئەو شتانەم کردووە کە هیچی من نەبوونە هەموو شتێکم کرد ئۆتۆمبیلم چاک کردەوە دواتر دامە دەست خاوەنەکەی ئەوە مانای عەلی گازگرە عەلی گازگر واتە وەک سەگ کارکردن بەو پێدانەوەی ئەو شتانەی کە هەرگیز هی خۆم نەبوونەوە هەمیشە خزمەتی شتی خەڵکی کردووە ئەو جا ئینجا من ئیتر کلکی خۆم تون دەگرم و ناگەڕێمەوە ئەوێ تەفۆ بۆ خاتی ئازاد ناگەڕێمەوە بۆ خاتی ئازاد ناگەڕێمەوە گەر بشم کوژن ناگەڕێمەوە چەنەگەشت شکاندم حەیوان عەلی تۆفیق تۆ بڕۆ دەرەوە دەی بە شکاندنی دڵی دایکم 2 ساعتم بەدەستێنا بەڵام ئەگەر لە بەڵگەکان مۆری پەنجەم هەبێ کە لەوانەشە هەبێ ئەم شەو دێن و من دەستگیر دەکەن چی بکەین خاڵۆ بڕیار هی ئەزەلە بڕیاری چی بڕیاری چی وا دەنێ لە زیندان ڕام نەکردو عالی بۆ نمونەوە دەبنێن دەڵام کاتی خۆی بە هەڵە بەریانداوم بۆیە کەسێک خەم ناگرێت لەبەرەوەی بە هەڵە بەردراوم بەڵام گرنگەوەیە ئەگەر پرسیان دوای ئەوە چی بووە چیان پێ بڵێم هێشتا خوێنی یوسف و شک نەبووە بۆ ئەمە بەڵگەیەکیان لەدەست نییە بەڵام لە هەمووی گرنگتر عومەر سزایەکی مؤبەدی هەیە
تا ئێستاش دزی و کوشتنەکە لەسەر عومەر حسابە. تا ئێستاش عومەر تاوانبارە. بۆ هەڵگرتنی ئەو تاوانە تاکە ڕێگا ئاشکراکردنی تاوانبارە ڕاستەقینەکانە. گەر ئەمە بدەیتە پۆلیس من دەسووتێم کۆتاییم دێت. ئەگەر نەیدەم من کۆتاییم دێ کاکە عەلی. ئەزەل ڕێگایەکی تر هەیە. ئەزەل دەڵێ چ ڕێگای کاکە عەلی؟ دەڵێ بە درێژایی تەمەنت بڕۆ بەندیخانە و تەسلیم مەکە بۆ خاتری ئەو شتەی تۆ کردوتە؟ ئەزەل نابێ. تازە گەیشتومەتە شوێنی خۆم. بۆ خۆم گەیشتومەتە لوتکە و ڕزگارم بووە. نابێ من ڕزگار بوومە. نابێ. کاکە عەلی